كرم والله هذا قولنا ما تعود هاني به دادبر من ناوم تحسين برايم قادرة خەڵکی گوندی ئاکۆیانم سەر بە قەزای ڕەواندەزین لە ئیداری سەر بە خۆی سۆرانەژین سپاس بۆ خوای گەورە ئێمە لێران لە دۆڵی ئاکۆیان لە گوندی ئاکۆیان خەریکی کشت و کاڵین لێرە کۆمەڵک تێرم بەخێو کردیە لێرە عاجی لەخلەقی لێ عاجی لەخلەقمان ماڵی کردینە سەرەتا بەهێلکەمان هینا لە بن ملیشک و مراوی شتیوانەمان داناوە لە 2011 تقریبان عاجی لەخلەقمان هەنا تا ئێرانە لە ناو ژینگە و سروشتە پەروەردەمان کردینە ماڵیمان کردینە خۆشبەختانە جێمان نایەڕن هەرچەندە تێرێکی کۆچەریە بەڵام حاجی لەخلەقخان لێرە ماڵی بووینە دۆستی ئێمە وەکو بابرێم کەسی ئێمەی لێ هاتووە خواردن بە خۆیان ئەژینن کرم و مار و دوو پشک و ئەو شتانە ئەخۆن زیاتر لەبەر ئەوەی ئێمە لێرە فەلاحین بۆ ئەوەی مبید عشەڕی بەکارنێنی دەرمان لە حرز نەدەین بیرمان لێکردەوە حاجی لەخلەقخانە ڕابگرین بۆ ئەوەی حاجی لەخلەقەکان کرم و مار و دوو پشک و ئەو شتانە بخۆن کە زیان بەخشن هیچ زیانێکی نییە سپاس بۆ خوای گەورە تێرێکی زۆر بەغیرەتیشە و دیفاعێکی زۆر باش لە خۆیە کات زۆر جار چەقەڵ و ڕێوی و دەرەک و ئەو شتانە دێن زەرر بە مریشک و تێر و تار و کۆتر و ئەو شتاناگەینن هەتا ئێستا خۆشبەختانە نەوێراینە ئەو حاجی لەخلەقخانە لەبەرەوەی دمکێکی تیژیان هەیە و زۆریش بەغیرەتن و دریشیان زۆر خۆش کردینە لەبەرەوەی بە ژینگەدا ئەڕۆن و ئەسن و دێن هەتا مەنتیقەی سۆران و باپشتیان و ئەوانە ئەڕۆن بۆ ڕواندز ئەڕۆن ئەسنە بێشۆران ئەسنە لای مەنتیقەی ئاکۆیان و نزیک ئەبنەوە لە برمێرد و لە گوندیگەرەوان و ئەوانە ئیدیش ئێوارە دێنەوە دری ئێمەیان زۆر خۆش کردێ لەبەرەوەی خەڵک دێ ڕسمیان دەگەرەگری خەڵک زۆر هەوڵیدایە پێیان بفرۆشین بەڵام بە حکمی ئەوی ماڵی بووینە دەگەر ئێمە ژیانە نزیکەی 12 ساڵێک زیاتر دەگەر ئێمە ئەژن لە 2011ەوە دەگەر ئێماشن ینی متوی ئێمە بووینە درمان نایە بیان فرۆشت بە هیچ زۆرەك بیرمان لە فرۆشتنیان نەکردیتەوە هەرچەندە خەڵک زۆر داواکە بەڵام بیرمان لێ نەکردیتەوە